ئازیزانی کورسان نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانین ئەم ئێوارەیە باس لە بابەتی دیپ فیک دەکەین واتە ساختەکاری قوڵ لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا بەردەوام ئاپلیکیشن و پرۆگرامی تازە دێنە ناو بواری تەکنەلۆژیاوە دیپ فیکی ژێکێکە لەو بەرنامانەی کا بە مەترسیدارترین بەرنامەکان دادەنرێت لە جیهاندا و هەرێمی کوردستان و میدیای کوردیش لەو بابەتە بەدەر نییە هەرچەندە ئێمە بەدەست کۆمەڵێک پرۆگرامات و ئەو بەرەو پێشچوونەی تەکنۆلۆژیاوە کە لە پێشتردا هەبوو تا ئێساش دەناڵێنین لەوەی کە کۆمەڵی کاریگەری خراپ و نەزانین لە بەکارهێنانی ئێمە تا ئێستش گیرۆدەی ئەو بابەتانین لەگەڵ ئەوەشدا کاتێک بابەتێک کە بەنسبەت میدیای کوردی و بەنسبەت هەرێمی کوردستانەوە تازەیە دێتە ئاراوە دەبێت قسە و باسی لەسەر بکرێەوە بەشێکی زۆری خەڵک ڕەنگە زانیاری لەسەر ئەو بابەتە نەبێت کە دیپ فیک چییە و ئەوەی کە دەوترێت واتە ساختەکاری قوڵ کەسێک بە دەموچاوی خۆی با سەوتی خۆی بەبێ ئەوەی هیچ قسەیەکی لەو بارەوە کردبێت دەتوانرێت بە ئارەزوی خۆی قسە لەسەر ئەو کەسە دابنرێت و لە ڕێگەی لیپسن و شێوازی قسەکردنیەوە وا دابنرێت کە بەڵێ ئەم کەسە ئەم قسەی کردووە جا ئەمە زیاتر بۆ کەسانی سیاسەتمەدار و ئەو کەسانەی کە لە جیهاندا ناسراون زیاتر بۆ لەکەدارکردن و نانەوەی ئاژاوە بەکار دەهێنرێت چۆن بزانین کاتێکە تۆ سێری ڤیددیوەک دەکەی بزانیت ئەم ڤیددیۆیە فەیکە یاخود ڤیددیوەیەکی ڕاستەقینەیە ئەمە زۆر قورسە بەڵام ئێمە لەڕێ ئەم بەرنمەیەوە هەوڵ دەدەین بزانین جیاوازی لە نێوان ڤیددیوەیەکی کە بە شێوەی دیپ فیک کراوە لەگەڵ ڤیددیوەیەکی ڕاستەقینە چۆنە راپۆرتێک لەو بارەیەوە دەبینین تا بزانین دیپ فیک چییە و چۆن بەکار دەهێنرێ و دواتر لەگەڵ میوانەکانم بە دوور و درێژتر باس لەو بابەتاکەین لەگەڵمان بن. Entering an era in which our enemies can make it look like anyone is saying anything at any point in time. Moving forward, we need to be more vigilant. تەکنەلۆژیای دیپ فیک چیە و بۆچی مەترسیدارە؟ دەگوترا تا بە چاوی خۆت نەیبینی بڕوا مەکە. ئێستا دەبێت ئامۆژگارەکە ئاوا بێت. تەنانەت ئەگەر بە چاوی خۆشت بینیت هێشتا گومانت هەبێ و بڕوا مەکە. چونکە لە سایت تەکنەلۆژیای ژیری دەستکرد جیهان بەرەو ئاستی قوڵ لە زانیاری و هەواڵی فەیک و دروستکرا و ساختە دەڕوا. 특히 뚜두뚜두가 저희 18번입니다. دیپ فیک یان هەڵخەڵەتێنەری قوڵ ئەمە تەکنەلۆژیایەکە کە بە پشتبەستن بە زیرەکی دەستکرد وا دەکا بە ئاسانی ڤیدۆ و قسە و کردداری هەر کەسێک دروست بکرێتەوە بێ ئەوەی ئەو کەسە ئەو شتانەی کردبێت یان ئاگادار بێ. ئەم تەکنەلۆژیایە بە ڕادەیەک وردە کە هەندێک بڕیار و شارەزای بوارەکە پیان وایە ئیدی سەردەمی جیاکردنەوەی ڕاستی لە درۆ و زانیاری ڕاستەقینە لە فەیک و ساختە کۆتایی هاتووە ئیدی تەنانەت ناتوانی بڕوا بە چاوەکانی خۆشت بکەیت. ئەگەر لە ڕابردوودا تەنها دەکرا وێنەکەت بە نەرمەکاڵای جۆرا و جۆری گرافیکی دەستکاری بکرێ و شتێک بە پێچەوانەی واقع پیشانی بینەرەکە بدا ئەمڕۆ مامەڵە لەگەڵ تەکنەلۆژیایەک دەکەین کە دەتوانێت بە شێوەیەکی سەرسوڕهێنەر لاسایی ڕوخسار و دەنگ و جوڵە بکاتەوە لە شێوەی ڤیدۆی ڕاستەقینەدا بڵاوی بکاتەوە بە جۆرێ زۆر ئاستەمە ساختەکە لە ڕاستەقینە جیا بکرێتەوە. ئەم تەکنەلۆژیایە بەڕادەیەک بەهێزە بۆ بەرهەمهێنانی فیلمەکان کە دەتوانێت کاراکتەرە پیرەکان گەنج بکاتەوە و مردۆکان زیندوو نیشان بدا. دێپفێک تەکنەلۆژیایەکی نوێیە لەسەر بنەمای زیرەکی دەستکرد کار دەکا بە بەردەوامی لە پەرەسەندن و فێربوونی زیاتردایە. تەکنەلۆژیای دیپفیک بۆ یەکەم جار لە ساڵی 2014 لەلایەن خوێندکارێکی دکتۆرا بە ناوی ئێن گوتفێلۆ داهێنرا. زاراوەکە لە تێکەڵکردنی دوو وشە دێ بەواتای قوڵ و فیک بەواتای ساختە و درۆ پێکاتوە. I am not Morgan Freeman, and what you see is not real. تەکنەلۆژیای ساختەی قوڵ لە کاتی سەرهەڵدانیەوە نەک هەر ئەکتەر و کەسایەتیە ناودارەکانی کردۆتە ئامانج بەڵکو کاریگەری کردۆتە سەر سیاسەتمەدارە گەورەکان. بۆ نمونە گرتەیەکی ڤیدۆیی باراک ئۆباما بڵاو کرایەوە کە تیایدا دۆناڵد ترەمپ بە کەسێکی بێڕێز و نەعەقڵانی نەودەبا. هەرچەندە ئەم ڤیدۆیە ڕاز نەبوو بەڵام زۆر کەس لە سەرەتادا باوەڕیان پێکرد و دەستیان کرد بە بڵاوکردنەوەی لە فەزای مەجازیدا. لەمڕۆوە باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا لێدوانی لەسەر تەکنەلۆژیای قوڵی ساختەدا
وتی لە جیهانێکدا کە دەتوانن بە ئاسانی چیرۆک و ڤیدۆی ناڕاستەقینەی من دروست بکەن و بڵاوی بکەنەوە دەگەینە قۆناغێ کە دیاریکردنی سنووری نێوان واقع و درۆکردن زۆر قورس دەبێت. ئەمەش بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر بنەماکانی دیموکراسی ئێمە دەبێ کە لەسەر بنەمای ڕاستی دامەزراوە. بەو پێی ئەم تەکنەلۆژیایە لەسەر بنەمای زیرەکی دەستکردە و پێویستی بە دەستێوەردانی ڕاستەوخۆی مرۆڤ نییە، هەر کەسێ دەتوانێت لە ڕێگەی دیپفەیکەوە ڤیدۆیەکی ساختە بەرهەم بێنێ. شارەزایانی تەکنەلۆژی دەڵێن لە ئێستادا هەر کەسێک ئامێرێکی زیرەکی وەک کۆمپیوتەر، مۆبایل لەگەڵ ئینتەرنێتی هەبێ دەتوانێت لە ڕووی تەکنیکیەوە بە ئاسانی ڤیدۆیەکی قوڵی ساختە بەرهەم بێنێ. لە ئێستادا بەدایان ئەپلیکیشن و پرۆگرام و وێبسایتی ئۆنلاین هەن کە بە تەکنیکی دیپفەیک کار دەکەن. لەوانە بەرنامەی فەیس ئەپ دیپفەیک ستۆدیۆ، بەرنامەی زاو کە ئەپێکی چینیە و ڕێگەت پێدەدا ڕوخساری کاراکتەرە بەناوبانگەکان لە فیلم و زیینجیرەکان بگۆڕی بە ڕوخساری خۆت یان ڕوخسارت بخەیتە سەر ڤیدۆیەک. ئەپلیکیشنی ڕەفیس ئەم ئەپا بە جۆرێک ڕوخساری کەسەکان ئاڵوگۆڕ پێدەکا کە زۆر ئاستەمە بتوانی ئەسڵ و نەئەسڵەکە لێک جیاکەیتەوە. هەروەها چەندین وێبسایتی ئۆنلاین هەن لەوانە دیپفێکس وێب و ماشینە توپ کە ئەمانە زۆر وردن بەڵام کاتی زیاتر و کۆمپیوتەری بەهێزیان دەوێ بۆ ئەنجامدانی هەر کارێ. هەرچەندە هەموو بەکارهێنانی دیپفەیک مەترسیدار نییە و زۆربەی بەکارهێنەران بۆ سەرگەرمی و بابەتی کۆمیدی بەکاری دێنن، بەڵام دەشێت دیپفەیک ڕاستیەکانی کۆمەلگە پشێوێنێ و زانیاری ناڕاست و ناڕاستەقینە بداتە خەڵکی و کۆمەلگە. لە ئەنجامدا بە ئاسانی تایبەتمەندی خەڵک دەکرێتە ئامانج و دیموکراسی و ئاسایشی نەتەوەی وڵاتێکیش دەکەوێتە مەترسیەوە. لە داهاتوویەکی دووریشدا و لەگەڵ پەرەسەندنی تەکنەلۆژیای ساختەی قوڵدا بەکردەوە جیاوازیکردن لە نێوان ڕاستی و درۆدا مەحاڵ دەبێ، جگەلەوەش بەرهەمهێنان و بەکارهێنانی بربڵاوی نەرمەکاڵای گۆڕینی دەموچاو لەسەر بنەمای دیپفەیک مەترسیەکی جددیە لە بەرامبەر پێشێلکردنی نهێنی بەکارهێنەران. هەرچەندە کۆمپانیا گەورەکانی بواری تەکنەلۆژیای زانیاری لە ئێستاوە چەندین هەوڵیان دەست پێ کردووە بۆ دژوەستانەوە لەگەڵ دیپفەیک، بەڵام هێشتا دیار نییە لەم ململانەیەدا کام لا سەر دەکەوێ و دەبێت چاوەڕێ ببین بزانین گەشە سەندنی خێرای تەکنەلۆژیا تا چەند کاریگەری لەسەر ژیانی مرۆڤەکان دەبێت. بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵتان بەرداوامە بین کۆمەڵێک میوان لەگەڵ من ئامادەن ئەوانی شارێکلا بەڕێزان هاوکار ئاسۆ ئەندازیاری گەیاندن و ئایتی، دکتۆر هونەر ڕەسوڵ مامۆستای زانکۆ، شاسوار ئەتا بەرزنجی پارێزەری ڕایۆشکار. سپاس بۆ ئامادەبوونی هەرێکێکتان. کاک هاوکار لە ستۆدیۆکانمان لەگەڵمانە لە سلێمانیەوە سڵاوت لێبێ. راپۆرتەکەمان بینی ئەو تەکنەلۆژیایە بەو ڕادەیە مەترسیدارە؟ بەڵێ بێگومان تەکنۆلۆژیای دیپفەیک کە چەند ساڵێکی کەمە کەوتۆتە جوڵا لە ناو سۆشال میدیا و لە ناو ئەپلیکیشنەکان و لە ناو وێبسایتەکان لە بەردەستمانەیە. پێش ئەمە ئەم هەوڵانە هەر هەبووە بۆ چاواشەکاری بۆ ساختەکردنی سەوت و فۆتۆ و ڤیدۆ و نووسراوە فەرمیەکانی دام و دەستگاکانی حکوومەت، بەڵام لە پێشترە وەکو تەکنەلۆژیا پێمان ئەوت بابەتی ئیدیتین، واتە بۆ نمونە من لێدوانێکم ماوە لە شوێنێک ئاستایشی حکوومەتی هەرێم دەکەم، لە شوێنێکە ڕخنە لە حکوومەتی بەغا ئەگرم، لەبەر ئەوەی مادەکەی من لە بەردەسە بەم فریکوێنسی سەوتی من کەسانێکە هاتن ئەم سەوتیان ئیدیتە کرد و دەستکاریان نەکرد، بۆ نمونە جێگۆڕخیان بە وشەی هەرێمە کرد لەگەڵ وشەی بەغا، و هەروەها لەو شوێنەیە کە وشەی هەرێمم بەکارهێناوە لە ڤیدۆکانە ئیدیت دەکرا، ئەمە تا حدێک ئاسانتر بوو، ئەمانتوانی بە ئاسانی دیتێکتی بکەین کە ئەم ڤیدۆیە پێچێت دەستکاری کرابێ و ئەم کەسە ئەو قسەی نەکردبێ. بەڵام بابەتی دیپفەیکە خودی تەکنەلۆژیاکە تازەیە، بەشێکە لە زیرەکی دەستکرد کە ماوەی 50 بۆ 70 ساڵە ئەمە ئیشی لەسەرەکرێ و بێگومان سوودێکی زۆر زۆری هەیە. ئێمە بالەوەیە بچووکی نەکەینەوە کە بەتەنها زەرەر و زیانی هەبێ. بۆ نمونە ئێستا لە نەخۆشخانەکان ئیسفادێکی زۆرمان لێ کردووە، لە سیستمی ئەمنیەت و ئاسایش لە کامێرای چاودێری ئیسفادێکی زۆرمان لێ کردووە. لە بابەتی ئۆتۆمبیلی بێشۆفێر کە ئۆتۆمبیلەکان زیرە کراون بەوەی کە بتوانن ترافیکی لایتی سوور لە سەوڵ جیا بکەنەوە، پیادە جیا بکەنەوە لەو تەنانی کە وەستاوە لە سەر جادەکان. واتە
دیفیک بەشێکی زۆر کەمە ئەتوانین بڵین لە سایە 5 کەمترە لە بابەتی زیرەکی دەستکرد کە ئێمە ئیسفادەمان زۆر لێ کردووە بۆ بێگومان لە پاڵ ئەمەشا بابەتی لێرن مەشینمان هەبوو لەم ساڵانی ئەخیرا واتە زیرەکردنی ئامێرەکان ئەم دوو تەکنۆلۆژیای پێکەوە یەشیان گرت و ئەم دیفیکەی ئەمڕۆی لێ بەرهەم هاتووەکەوەکو وتم بەشێکی بچووکە لە ناو زیرەکی دەستکرد وەک کۆمەلگای کوردی ینی ئێمە لە ئێستادا کار بەو تەکنۆلۆژیای کراوە بێگومان چەند کەسێکمان هەیە کار بەمە دەکات هۆکارەکەوەیە کە دیفیک خۆی شتێک نییە تۆ بتوانی بیکڕیت دیفیک بریتە لە کۆدچنین واتە پرۆگرامین کەسێک ئەگەر لە کاری پرۆگرامینە شارەزایی هەبێت بێگومان ئەتوانێت ئەو ئەلگۆریزمانە داڕێژێتەوە و هەندێک لە ئەلگۆریزمانە بە شێوەیەکی حاضر لە ئینتەرنێت دەسەکەون و پشت ئەبەسێ بە کۆمەڵی هاوکێشی ماتماتیکی و ئەمانش بەردەوام کەسانی کە خۆیان شارەزای پرۆگرامی بن و شارەزای ماتماتیک بن پەریان بەم ئەلگۆریزمانەیە و بێگومان هەندێک کەس بە شێوەیەکی زۆر پرۆفیشنال کار لەسەریەکەن و هەندێک کەسیش تەنها بە شێوەی ئۆنلاین لە وێبسایتەکانەوە یا لە گوگڵەوە دەستیان بەم تەکنۆلۆژیای ئاگات زۆر باشە دەست خۆش دواترە گەڕم وڵات دکتۆر هونەر ئێمە لای بەڕێستان وەک لە سەرەتای بەرنامەش من ئاماژەم پێکرد ئێمە هێشتا بەدەست کۆمەڵێک ئەپلیکیشنی ترەوە دەناڵێنین کە ڕەنگە لە نەتیجەی خراپ بەکارهێنان و نەزانینی شێوازی بەکارهێنانەوە کاریگەری خراپی لەسەر خێزان و کۆمەڵگە و بەردەوام ئێمە بەرنامەمان لەسەر ئەم بابەتانە کردووە ئێمە هێشتا بەدەست ئەوە دەناڵێنین کە ئافرەتێک ناتوانێت وێنەیەکی خۆی لە سوشال میدیادا دابنێ ئەم وێنەیە دەبرێت و بە شێوەیەکی تر و ڤیدیۆی لەسەر دەکرێت و بەدەست فۆتۆشۆپ و ئێمە هێشتا دەناڵێنین جا بگا بەوەی کە بە شێوەیەکی وایە ینی تۆ هەر خۆت بی سەوت هەر خۆت بێ دەموچاو هەر خۆت بێ وەرە تۆ بتوانی سبێنی گەشتێکی وا بێ قەناعەت تەنانەت بەناو خێزانەکەی خۆشت بکەی کە ئەمە تۆنی کەواتە مەترسی ئەم جۆرە تەکنۆلۆژیا تازانە و ئەم جۆرە ئەپلیکیشنانە بۆ کۆمەلگایەکی کوردی وەک ئێمە چۆنە ینی بەگشتی هۆیەکانی گواستنەوە و هۆیەکان ڕاگەاندن ئامڕازەکان ڕاگەاندن بە درێژای مێژوو کاریگەریان لەسەر کۆمەلگە هەبووە هەم لە ڕووی ئیجابی و هەم لە ڕووی سلبی و لە ڕووی خراپەکەیەوە ئیتر هەر لە داهێنانی نووسینەوە بیگرە تا چاپ تاوەکو و هاتنەکایی رادیۆ پاشان تەلەڤیزیۆن پاشان کۆمپیوتەر و ئۆنلاین و بابەتەکانی دیکە کە ئێستا کە سوشال میدیا هەیە و ئەوەی باسی شیەکە لە بەرنامەیە دیفیکە کە بەشێکە لە گەشەکردنی تەکنۆلۆژیای زانیاری و زیرەکی دەست کرد ئەمە لە ڕاستیا بتوانێت نەتوێت کاریگەری لەسەر کۆمەڵگا هەیە هەر پێش هاتنەکای دیفیک گەشەکردنی ئاڵوگۆڕی ئۆنلاین هاتنەکای ئینتەرنێت و گەشەکردن و دروستبوونی سوشال میدیا خۆی کاری کردوتە سەر کۆمەڵگەی ئێمە ئەم بابەتە کە دیفیک ڕەنگە بۆ کۆمەڵگا نیمچە داخراوەکانی وەکو ئێمە زیاتر کاریگەری سلبی هەبێت زیاتر کار کاتە سەر تاکەکانە بەرەوکە ئێمە تا ئێستاکە لەناو خێزان لەناو واقعا پابندیم بە هەندێک دابوونەریتی کۆمەڵایەتی و ئینتیمای ئاینی و هەندێک بابەتی دیکەوە کە زیاتر کاریگەر ئەبین بەو تەکنۆلۆژیان نوێی دێتەکایەوە ئەگەر بێت و بۆ نمونە دیمەنی خانمێک لە سوشال میدیا بڵاو بێتەوە کە بە تەکنیکی دیفیک دروستکرابێت بە شوێکی نەشاو پێشان بدرێت ئەمە ڕەنگە لە هەندی حاڵتا بگاتە هۆی بەرپابوونی کێشەی کۆمەڵاتی زۆر گەورە لە هەندێک حاڵاتی دیکە خۆکوشتین لێ بکەوێتەوە نەکەوە تەنها هەندێک جار بڵاوبوونەوەی وێنەی ئاسایش یان وێنەیە کە هیچ دەستکاری نەکرا خۆ کێشە دروستەکە کێشەی گەورەی لێ دروست بووە لە دادگاکانە کێشەیە چەندەها کەسمانەیە کە کەسێک کۆتایی بەژیانی خۆی هێناوە لەسەرەوەی هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەیەکی لێکرا لە بەرەوەی پسپۆڕەکەی تایبەتە بە یاسا توانێت ئەو زیاتر لەسەرەوە مۆزوع بدوێت بەڵام ئەو کە گرنگە ئەوەیە کە بێگومان هاتنەکای ئەم جۆرە لە تەکنۆلۆژیا کاریگەری خراپی ئەبێت ڕاستە زۆر لانی باشی هەیە لە بواری ڕاگەاندن و گواستنەوەیە بەڵام بۆ سەر کۆمەڵگا کاریگەری ئەبێت و لە ئێستا شەوە ڕەنگە کاریگەرەکەی بەدیکراوێت بەڵێ دەستخۆش کاک شاسوار ئێمە لە ڕووی یاساییەوە گەر باسی بکەین بەپێی یاسا هەر دەستکاریکردنێک لە دەموچاوی کەسێک لە تۆنی سەوتی کەسێک ئەمە بە تاواندا دەندێت ئێمە ڕەنگە کۆمەڵێک یاسامان هەبێت لە هەرێمی کوردستان بەڵام ئەم بابەتە بابەتێکی تازەیە و ئێمە هەمیشە گرفتمان لەگەڵ یاساکانیشمان ئەوەیە کە ناتوانین لەگەڵ بەرەو پێشچوونی کۆمەلگا و لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە کۆمەلگادا دەکرێت یاساکان متابق بکەینەوە بۆ ئەم بابەتە یاسا چی دەکات دەبێت چی بکە؟ بەڵێ بەنایخوا خاتولانەیمە پێشووتر یاسای ژمارە 11 ساڵی 1960 یاسای سزادانی عراقیمان هەبوو کە یاسایەک بە شێوازێکی عام مەداراتی وەزعەکەیە کرد و بابەتەکانی شەنوکە و کردبوو و عقوبە سزاکان و جۆری تاوانەکان و سزاکانیشی دیاری کردبوو خۆشبەختانە لە ساڵی 2008 تا دوای ئەوەی کە کۆمەڵگەی کوردی و جیهان بە عام کرایەوە بەڕووی ئامێرەکانی پەیوەندیکردن و سۆشیال میدیا و تۆڕە
کۆمەڵایەتەکان پەرلەمانی کوردستانی یاسای ژمارە 6 ساڵی 2010 دەرکرد کە لە 8 مادە پێک هاتووە ئەتوانین بڵێن تا حدێک تاوکو بڕێکی باش ئەم بابەتانی دیاری کردووە لە یاساکەیە کە لە 8 مادە پێگاتەوە مادە 2 مادە 3 باسی ئەم بابەتانە ئاکات بەڵام وەکو بەڕێستان و ئەو میوانە بەڕێزەکانیش ئاماژیان پێدا ئێمە لە ساڵی ئەمە 2010 دەرچووە بەڵام ئەم تەکنەلۆژیات بە ڕۆژگار گۆڕانکاری بەسەردادێت پێشکەوتنی زیاتر ڕوئەیات بۆیە تاوانی جۆرا و جۆریش دروست دەبێت کە زۆر جار یاساکان یعنی دەسەوەسانە لە دیاریکردنی تەطبیقکردنی مادی یاسایی بەسەر ئەم تاوانەدا سەبارەت بە بابەتەکەی جەنابتان کە بابەتی دیپ فەیکە ئەم بابەتە دەتوانین بڵین لە یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنی ژمارە 6 ساڵی 2010 ئاماژەی پێدراوە بە نەسی بەو شێوازەنا بەڵام بە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن تۆ کە ئەم بابەتێکی دیپفەیگەکەی شخصیەتی کەسێک تەمسیلەکەیتەوە و بڵاوی ئەەکەیتەوە دیارە لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە بڵاویەکەیتەوە بەڵام بەنیسبەت ئەو سزایی کە بۆی دانراوە کە سزاکەی بریتە لە 6 مانگ کەمتر نەبێت و زیندانیکردن لە حەبسکردن لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 5 ساڵ زیاتر نەبێت بۆ ئەم حاڵەتانی من بەڕاستی ویستم پرسیاری ئەوە بکەم ئەو یاسایی کە لە بەردەستی جەنابتە و ئاماژەت پێکرد ڕەنگە بۆ کاتێک بێکە ئێمە زیاتر لەو کاتانە کێشەی مۆبایلمان هەبوو کێشەی ئەومان هەبوو ڕقەمی نەناسرا و تەلەفۆنیەکرد کێشەی ئەومان هەبوو لە ڕێی مەسجەوە هەڕەشاکرا بەشێکی زۆری ئەو بابەتانی کە لەو یاسایدا ئاماژەی پێکراوە زیاتر باسی ئامێری تەلدار و بێتەل و ئەوانی تایە بە حکمی ئەوە ڕەنگە ئەو یاسانەش کە دانراوە بۆ ئەو کاتەوە بۆ ئەو تاوانانەی کە کراوە دروست بوو بێ بەڵام کاتێک تۆک ڤیدیۆی بنمونە کەسێک دەکەیت و ڕەنگە کێشەیەکی زۆر کۆمەڵایەتی و دوجار بە کوشتنی کەسێک ڕەنگە کۆتایی پێبێ پێت وایە ئەم سزانە مطابق بێت و بتوانانی بۆ ئەم بابەتە بەکاری لە مادە دووە حەسرەن باسی چەند حاڵەتێکمان بۆ کاوەکو جنێودان هەڕەشەکردن تۆمەت هەڵبەستن بڵاوکردنەوەی وێنەی نەشیا و بڵاوکردنەوەی وێنەی کەسەکان بەبێ ڕەزامەندی بڵاوکردنەوەی گفتوگۆینی هەنی نێوان کەسەکان لە مادە سیایەتە سەرباسیەوەی کە ئەڵێ ئەوەی لە مادە دووە باز نەکرا خۆی خراپیەکە لەوەی ئەڵەوەی لە مادە دوودا باسمان نەکردووە لە هەر تاوانێکی تری هاوشێوە کە ڕوو بات لە مادە دووە باز نەکرابێ سزاکەی بۆ کەمەکاتەوە لەمەیە سزاکەی بۆێنێت لە 3 مانگ کەمتر نەبێت و لە ساڵێک زیاتر نەبێت کە من پێم وایە ئەم بەرەو پێشتونی تەکنەلۆژیایە ئەگەر یعنی پێداچوونەوە بۆ یاساکە و هەموار نەکرێتەوە بابەتی کێشەی زۆر گەورە ئەنێتەوە ئێمە هەر لە ڕێی موبایلەوە ئێستا کێشەی گەورە و کوشتنمان هەیە کێشەی گەورەی تێکدانی شیرازەی بەڵێ شیرازەی کۆمەڵگە لەسەر ئەوەین بووە بەڵام ئەم تەکنەلۆژیای دیپفەیکەم تەسەوڕەکەم سەر کێشێت بۆ ئەوەی کە کێشەی ئاسایشی نەتەوید بۆ دروستکە بە تایبەتی لەم منتیقە گەرمانەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە یعنی تاکەکان عسابیان زۆر گەرمە و تەقبولی هەنێشت ناکەن ئەوە بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا ئەوروپا بۆ تاکێکی ئەوێ ئاسایی لەوانەیە تا ڕاستیەکەی بۆ دەرەکەوێت چاوەڕێکە بەڵام لێرە ئێمە زۆر حاڵەتمان بینیوە نانتوانیەوە چاوەڕێ بکەن لە ڕێی هەڕەشەکردنی خراپبەکار هەڕەشەکردنی باسی ئەوشەکەین کە چۆن بتوانێت جیاب بکرێتەوە بەڕاستی دەستخۆش کاک هاوکارەگەڕێمەوە لای جەنابتان باس لەوە کرێت کە لە راپۆرتەکەش ئاماژەی پێکرا هەر کەس بێوێت مۆبایلێکی یان لاپتۆپێکی لەبەردەستا بێت دەتوانێت ئەم تەکنۆلۆژیای بەکار بهێنێ ئەوەندە بە ئاسانی دەتوانێت کاری پێ بکرێ بەڵێ بێگومان ئەگەر زۆربەی ئەم تەکنۆلۆژیانی کە ئێستا با بڵێن لەسەر مۆبایلەکانی ئێمە هەیە خو لە بازاڕەکانە هەن سەرەتا ئەم تەکنۆلۆژیانە هەمیشە بەرهەمی وەزارەتی دیفاعی وڵاتانی زلهێزن و لە ناویشانە بە تایبەت وڵاتێکی وەکو ئەمریکا هەر بۆیە ساڵانە ئەگەر تەماشای بودجەی تەرخانکراوە بکەین بۆ ئەو وەزارەتانە زۆرێک لەم وڵاتانە بەبێ ئەوەی لە جەنگابن لە حربابن تەماشایەکی بودجەیەکی زۆری وڵاتەکەیان لە وەزارەتی دیفاع سەرفەکەن لە وەزارەتی بەرگری با بڵین هۆکارەکەوێت کە بەردەوام لێکۆڵینەوەکەن بەردەوام داهێنان دەکەن بۆ نموناگەر وڵاتێکی زلهێز لە جەنگی جیهانی یەکەم و دووەما بودجەکەی لە کڕین و دروستکردنی تانک و تۆپا سەرف کرد بێ ئێستا بودجەیەکی زۆر لە مەجای تەکنەلۆژیایە سەرفەکات وە کاتێ دەستی بەم تەکنەلۆژیایە ئەگات و ئامانجی خۆی پێکێت بەشێک لەم تەکنەلۆژیایە ئەخاتە بازاڕەکانەوە ئەبێ بە با بڵێن وەکو لایەنێکی بزنس بەکارهێنرێ ئەمەش بە هەمان جۆرە بێگومان بەشێک لە لێرممەشین و لە زیرەکی دەستکرد لە بازاڕەکانە ئێستا هەند زۆر
یاری مناڵان هەن کە ئێستا زیرەکی دەستکردیان تیا بەکار هاتووە لەسەر وێبسایتەکانی ئەمەزۆن و لە بازاڕەکان ئەتوانی بە ئاسانی دەستە پێیان بگات ئەوەی کە تایبەتە بە بابەتەکەی ئێمە کە بابەتی فەیکی ڤۆیسە لەگەڵ ڤیدۆیە بێگومان مادەم کارەکە بۆ بە بزنس ئێمە ئەتوانین لە وێبسایتەکان بە بەشداریشی مانگانی $10 $15 ئەتوانین ئەو کارە بکەین و ئەو کاتیش ئەو مەشینە پێویستی بەوە بێکە بۆ نمونە لەوانێت داوای 50 فۆتۆی من بکە یاخود ڤیددیویکی 50 دقەی من وەرئەگرێت هەموو ئەم جوڵانێک ئێسان بۆ جەنابەتی یەکەم لە دەستجوڵانم لە برۆجوڵانم لە دەربڕینی هەستەکانم لە کاتی قسەکردن ئەمانە هەمووی کالکولیتەکە لەلایەن کۆمەڵی هاوکێشی ماتماتیشی و لێکی ئاەتەوە واتە هەموو جوڵەکانی من وەرئەگرێت چەند پیتی کوردی لە دەمی من هاتوۆتە دەرەوانێت چۆن پیتەکان ئەڵێم هەمووی وەرئەگرێت و پاش ئەوی کامە ئەنەلایزەکرێت کەسێکی تر ئەتوانێت بە ئاسانی ئەم شتانی من بەکاربێنێت واتە ئەو کاتە مەشینەکە کە ئەگەر ڤۆیسی تۆش بێت تۆ وێبکامی بەرامبەر کامێرای بەرامبەر بە خۆت دابنەی بەنای منەوە لێدوانێک بیت بە شێوەیەشی خۆکارانە سێڤەرەکە هەڵەسێ بە گۆڕینی وشەکانی تۆ بە دەموچاوی من بۆ بە ڤۆیسی من بە هەمانەوە فریکوێسی کە من بەڵام لیپسنی شەر خۆیەتی کاکاوکاریان ئەمەیان لیپسەکە دیپێن دەکاتە سەرەوەی کە کەسەکە شارەزایی چەند بێ خۆی ئەمە لە دوایشە پێما بێ باسیەکەین ئەبێتە هۆکارێک بۆ ئاشکراکردن و جاکردنەوەی ڤیدۆی ئۆرجینال لە ڤیدۆی فیک و بەشێک لەم خزمەت گوزاریش بێگومان هەموو لامانە ئێستا بۆ نمونە ئەوانەی کە سناپچات زۆر بەکارێنن هەموو ئەو فلتەرانە بە هەمان سیستمی زیرەکی دەستکرد ئیشەکەن بۆ نمونە هەر فلتەرەکە خەیتە سەر خۆ دەتوانانی قژە لا بەریت ئەتوانی ڕەنی چاوە بگۆڕیت ئەوەش بە هەمان جۆرە کە ئەنەلایزی دەموچاوی تۆەکە لە ماوەی چەند سەکەندێکی کەمە بۆیە دەستگەشتن بەم تەکنۆلۆژیە لە ئێستاە زۆر ئاسانتر بووە لە چاو ساڵانی پێش زۆر باشە کەواتە دکتۆر وەک ئەوەی کە کاکاوکاراماژی پێکرد لە ئێستا ئاسانتر بەردەستە وە کاکشاسوواش باسی ئەوە کە ڕەنگە ئەمە ئاسایشی نەتەویش بخاتە ژێر مەترسیەوە بەڵێ کەواتە تا چەند گرنگە لەم بارەوە هۆشیاری هەبێ زانیاری هەبێ خوێندکارانی زانکۆ لەم بارەوە ینی سیمیناریان بۆ بکرێتەوە ینی ڕەنگە بابەتەکە بۆ ئێمە تازە بێت کاتێک کە باسی ئەم کاڵی دیفێک ڕەنگە بەشێکی زۆری خەڵکە نەزانانی ئەمە چییە بۆیە لە ئێستادا ئەم هۆشیارە تا چەند گرنگە هەبێ بەرلەوەی کە بسمە سەر بابەتەمی ئاماژە بەشتێکم کاکاوکەر بابەتێکی باس کرد ئەو بودجێکە لە وڵاتان لەو بوارە تەرخانەکرێت ئێستاکە بابەتی سایبەر سیکیوریتی یا خودۆی کە پەیوەندی بە تەکنۆلۆژیای زانیاری و زیرەکی دەستکردەوە هەبێ بابەتێکی زۆر گرنگە وڵاتە زلهێزەکان لە چوارچێوەی بودجێ وەزارەتی بەرگریە ساڵانە پارێکی باشی بۆ تەرخانەکەن هێزی تایبەت هەیە یەکەی تایبەت هەیە لە سوپای وڵاتانە بە تایبەت زلهێزەکان وەکو چاینا وەکو ئەمریکا کار لەسەر ئەو مەجالە ئەکەن ئەمە بابەتێکی زۆر مەترسیدارە لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستانە تا ئێستا هەم ئەو تەکنۆلۆژیای لە بەردەستانەیە کە کار بکەین لە بابەتی سایبەر سیکیوریتی کە زۆر بەهێز بێ هەم لە بابەتی کۆنتڕۆڵکردنی ئەو بابەت ئەو بەرهەمانی لە سوۆشیال میدیا بڵاوکرێتەوە پەیوەندیان بە ئۆنلاینەوە هەیە ئەمە مۆزوعێکە بێ بەڕاستی بیری لێ بکرێتەوە لە سەرەتا بێت دەسەڵات بیر لەو بکاتەوە کە تەکنۆلۆژیایەک بخاتە بەردەست کار لەسەر ئەو کاکە ئێمە کۆمەڵگەکەمان دەسەڵاتمان ئەو پێکاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە تەنها بەکاربەر نەبین ئێمە لە مەجای تەکنۆلۆژیای زانیاری ئەوەی کە هەبێت بە زۆری بەکاربەرین بۆ نمونە لە ئاستی مناڵەکانمانەوە دەست پێ بکەین ئامێری یاریکردنیان هەیە پلیستیشن و ئەو بابەتانە دیکە ئەکس بۆکس کاری پێ ئەەکەن بەڵام بەرهێنەری ئەوە نین مۆبایلمان لە بەردەسا ئەیکڕین بەڵام ئێمە بەرهێنەری مۆبایلین بەرهێنەری سەرکی ئەو پرۆگرامانانی کە لە مۆبایللا هەیە باشە بە ڕێژێکی زۆر کەم کەسی شارەزامان هەیە لەو بارانەیە ئەمە لە ڕاستیان مەترسیدارە ئێمە بیر لەو بکەینەوە تەنها بەکاربەر نەبین و بۆ ئەو بابەتەش کە ئایا پێویستە خەڵک هۆشار بێتەوە بەڵێ زۆر پێویستە لە سەرجەم قۆناغەکانی خوێندنا نەک تەنها لە زانکۆ پێمانگاکانە خوێندکاران قوتابیان ئاگادار بکرێنەوە لە بەکارهێنانی ئەو بابەتانی کە پەیوەندیان بە تەکنۆلۆژیای زانیاریەوە هەیە ئیتر چ مۆبایلە چ ڤیدیۆ گەیمینە سیستەمی پەروەردە لە مەجالە ڕۆڵێکی سەرەکی هەیە چونکە دەبینین ئێمە ئێستا مناڵەکانان هەمووی مۆبایلی پێ ینی بەڵێ ئایپاد و تابلێتیان بەکاری هێنن ڕۆژانە بۆیە دەبێت ئەبێ سەرەتا لە خێزان و ئێمە خێزانەکان هۆشارکەینەوە کە زۆر ئاگاداری ئەوە بن چی بەکارهێنن با بەکاری بێنن ئەمە لە ڕاستیە بۆچوونێکی هەڵی ئەگە بڵێن با بەکاری نەهێنن کە زۆر جارە قسەی ئەکردن با بەکاری بێن بەڵام بزانین چۆن بەکاری هێن با چاودێری بکرێن لە ڕاستیا چاودێریکردن زۆر گرنگە لە سەرجەم ئاستەکانی تەمەنە تا کەسەکە بێ بە کەسێکی پێگەشت و تاگاتە قۆناغی 18 ساڵی ڕەنگە دوای ئەوەش بۆ هەنێک کەسەر پێویست کات چاودێری بکرێت لەوەی کە چی بەکارهێنرێت لە ڕووی پەروەردی و ئەبێ سەرجەم پێکهاتەکانی کۆمەلگە ئیش لەسەرەوە بکەن بۆ نمونە لە خوێندنگاکانە ساڵانە چەند خولێکی هۆشیاری بکرێتەوە بۆ مامۆستا بەڕێزەکان پێیان بوتر لە قوتابخانەکانە چی بکەن چۆن خوێنکار ئاگادارکەنەوە لە مەترسیەکانی بەکارهێنانی ئەو تەکنۆلۆژیانوێ
بۆ ئەوکە نەکەونە هەڵەوە لەبەرەوەی کە لەم حاڵەتانە لە بابەتی سوۆشیال میدیا بەتایبەت کە کەسێکەکەوێتە هەڵەوەش بابەتێک بڵاوکاتەوە دوایی کاریگەری لەسەر قۆناغەکانی تری تەمەنی ئەبێت بابەتێکی نەشاوی بڵاوبێتەوە یا خۆش شتێ بکا کە دوایی بە هەستکار لەناو هاوڕێکانە گاڵتەی پێەکرێت بۆ ئەبێ زۆر لەو بابەتە ئاوریابین پاشان لە قۆناغەکانی خوێندنیا کە ئەگەیتە زانکۆ پێمانگا ئەبێت لە ڕاستیا زۆر بەجددی ئیش لەسەر ئەو بابەتە بکرێت ئەمە بابەتێکی گرنگە پێکاتەکانی کۆمەلگا بۆ نمونە ئەگەر ئێمە لە خوێندنگاکان ئەومان کرد ئەکرێ مامۆسانی ئاین لای خوان و کار لەسەر ئەوە بکەن خەڵک هۆشیارکەنەوە نەسیجی ئیجتماعی ئێمە پێکاتی کۆمەڵاتی ئێمە لە چەند ئاستێک پێکاتوە لە هەر ئاستا ئیتر هۆشیاری هەبێت تەنانەت لە ئاستی دەسەڵاتیشە ئەبێت لە ڕاستیە لە هەر ئاستێکە بۆ نمونە لە پەرلەمانتاران هۆشیار بکرێن لەوەی کە ئەوان ئەکرێت چۆن سوۆشیال میدیا بەکاربهێنن لەو ئاسانە ئاگاداری باشەمە پێشتر نەکراوە سایبەر سیکیوریتی زۆر گرنگە ئەگەر کراوێتیش ئەبێ ئەم بابەتە بکرێت بابەتێکی ڕێکخراوی منەظەم بەجددی ئیشی لەسەر بکرێت بەڵام یەک خاڵ زۆر گرنگە ئێمە ئەبێ ئاگامان لێبێ بابەتی سوۆشیال میدیا ئالگۆڕی زانیاریەکان لە ڕێگەی ئۆنلاینەوە زۆر پەیوەندی بە ئازادی ڕادەربڕینەوە هەیە ئەبێ ئێمە بیر لەوە بکەین و ئەو هەنگاوانێکی ئەگرینە بەر ڕێگە نەگرین لەوەی کە ئازادی ڕادەربڕین لە کۆمەڵگەکەمان ئاسنوردار بکەین ئەبێ وریابین بە تایبەت دەسەڵات ئەو بابەتانە نەکات بە بەهانەیەک بۆ ئەوەی کە ئیتر ڕێگە بگرێت لە ئازادی بەکارهێنانی سوۆشیال میدیا بە شێوەیەکی ئازاد بۆ مەبەستی هۆشیاری کۆمەڵایەتی سیاسی ئایدۆلۆژی ئازادی ئەوانە دەستەبەر بکرێت و لەگەڵ ئەوەشە بێگومان ئێمە کاتێککە بەنامەیەکی واکرێمە بەسمان لەوە نییە کەم ئازادیانە سنووردار بکرێت کاکاوکاریش ئاماژی بۆ کرد و جەنابی شت کە ڕەنگە هەرێکێک لەم بەنامانە کۆمەڵە سوودی خۆشی هەبێتەوە بتوانانی بۆ کۆمەڵێک بابەت سوودی لێوە بەڵام ڕەنگە مەترسیەکەی زیاتر بێ دەبێ خەڵک هۆشیار بکرێتەوە سوۆشیال میدیا زیانی هەبێت لە ڕووی کۆمەڵاتیەوە بۆ تاکەکان سوودی هەیە لەبەرەوەکە بەشێکی زۆری کۆمەڵگە ئاگاداری ڕوودا و گۆڕانکاریەکانە بەڵام مەترسیەکی دیفێک چییە لە ڕاستیە لە خشتەبردن یا چاواشەکردنی خەڵکە کۆمپانیای گەورە دەسەڵاتێکە بیاوێت ئەتوانێت سوود لە دیفێک وەربگرێت کارەکانی خۆی بە مەستێکی خراپ پێ ئەنجام بە باش کەواتە لەسەر بەڵێ دەکرێت ئەم بابەتە بچێتە بابی هەڵخەڵەتاندنەوە ئێمە لە یاسای سزادانی عێراقی ئامادەی تایبەتمان بەو بابەتە هەیە ئەوەی کە تایبەت بێ بم بوارە و ئەوەی کە ئینتیحالی سیفەمان هەیە مادە 260 و زایدەن مادە 456مان هەیە بۆ هەڵخەڵەتانی کەسەکان بەڵام ئەوەی کە زیاتر ئەم بابەتە گرێتەوە ئینتیحالی سیفەیە بەڵام جەناب تزانی ئەو یاسایەکی عامە یاسایەکی خاسترمان هەیە کە چارەسەری بەڵام ئینتیحالی سفە بە نمونە کاتێک کەسێک خۆی دەکا بە نمونە کەسێک دەڵێ من پزیشکم و پزیشک نییە دروستە یعنی تۆ خۆت نەکردووە دەم و چاو و سەوت و هینی خۆت نەکردووە من پزیشکە خۆتی بەڵام وا لە بەرامبەرەکە دەگەینی کە تۆ پزیشکی ئەم بابەتە زۆر جیاواز کاک شاسواری یاسا لەم بابەتیاوە نەکەم تەرخەم و خەم سارد بەڕاستی من سەغرەیەکی وا گەورە بەدی ناکەم ینی بۆ شایەکی وا گەورەی یاساییمان نییە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا کەسێک کە ئینتیحالی سیفا ئەکات ئەگەر هەر بۆ خۆی لە ژوورەکەی خۆیان بەکاری بێنێت یعنی ئەمە جەناب تزانی ئەمە پێ ئەوترێ شروع ئێستا جەریمەکەی ئەنجام نەداوە بەڵام کێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاویەکاتەوە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بڵاویەکاتەوە ئەمە جارێکرێتێتەوە چوارچێوەی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەم یاسایە مادەیەکی تایە زۆر باشە ئەویش ئەوەیە ئەگەر تاوانێک مەسەڵەن ئینتیحالێکی سیفەکرا سەرۆکی وڵاتێک هینی ئەندامێکی حیزبی ئەگەر جەریمە بۆ هۆی ڕوودانی تاوانێکی گەورەتر لە مادە چوارە ئەڵێت سزایەک دەدرێت بە سزای بە شەریکدا ئەنەری لەو تاوانە گەورەیەوە ئەگەر تاوانی کوشتنی لێکەوتەوە گەر تاوانی تێکدانی ئاسایشی کۆمەڵاتی لێکەوتەوە ئەو کەسێک ئەو کاری کردووە بە تاوانی بە سزا نادرێت بە گوێرەی خراپەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بە پاڵپشت بە مادە 45 و 46 و 47 یاسای سزادان بە شەریک دادنرێت لە تاوانی تێکدانی ئاسایشی کۆمەڵاتیە کە ئەمەش سزاکەی زۆر گەورەترە و ئەوەی کە بەلای منەوە جێگەی سەرنج بوو بۆ کۆتایی هێنان بۆ هەر لەستا لەسەر ئەم مێزی گفتوگوۆیە دروست و لەسەر ئەوەی کە ئایا خراپ یعنی هەر زیانی هەیە یا سودیشی هەیە بەڕاستی خۆی یاسا بۆ ئەوە هاتووە کە لە نەباشەکانی شتەکان و پەیوەندی نێوان تاکەکان ڕێک بخات جا بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لەوەی کە ئەم ناقەشەیە دروزێ باشترین حاڵەتەوەی هەمواری یا ئەم یاسایش بکرێتەوە لەبەرەوەی لە ئێستادا وەکو بەڕێستان لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەتان پێەیە شتی تازەتر هاتووتە ئەکایەوە جەریمەی تازەتر هاتووتە
دەکایەوە بۆ پێویستە یاساکانیش هەموار بکرێن. باشەکەی کاک شاسوارانی لە زۆربەی بەرنمەکانمانەکە لایەنی یاسایی تێدایە هەمیشە ئەو هاوارە دەکرێت کە دەبێت کۆمەڵی یاسا هەیە لە هەرێمی کوردستان ئێمە کار بە یاسای سزادانی عراقێکی ساڵی 1969 بەڵێ یعنی بە تایبەت یاسا ناسان و پارێزەران هەمیشە هاواری ئەویانە کە دەبێت ئەم یاسایانە هەموار بکرێتەوە کەی ئێمە چەندین ساڵە هاوارەکەین. بەڵام ئەمە لەکوێ دەکرێت جناب دەزانین دەسەڵاتی یاسادانانە بێبیکە لە ڕێگەی پەرلەمانەوە بکرێت کە ئەوان دەسەڵاتی یاسادانان و یاسادانن بەڵام بەم پێکهاتەی کە ئێستا هەیە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ زۆربەی زۆری ئەندام پەرلەمانەکان یعنی ئەو هۆشیارە یاساییە گەورەیان نییە کە درک بەم خوتوڕەتە بکەن کە لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە دروزە بێت دەزەبن بۆ هەندێ بابەت کە زۆر زەڕوڕنی نییە بەڕاستی هەندێ بابەتمان هەیە ئێمە ڕۆژانە لە دادگاکانە ئەیبینین کە کار بۆ یاسا کۆنانە ئەکرێت و دادوەرەکان خۆیان معەزەبن بۆی کە کار بۆ یاسایانە ئەکەن و یاسایەکی پێشکەوتوتر نییە کە بۆ دادوەرەکان دابنرێت و کاری پێ بکەن و کێشەی نێوان هاوڵاتیان چارەسەرکەن و ئەمەی کە ئێستاش هەیە یعنی یاسایی خراپەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن تا حدێک مەداراتی وەزعەکەی کردووە بەڵام هێشتا ئەوە تا بەرنامەیەکی وایەتە پێشەوە کە تۆ یعنی ناتوانیت یاسایی بەسەرات جێبەجێکەی بەڵێ ئەگەر بینە سەر مەبدەئی ئەساسی قانونی جەناب دەزانین لا جەریمەتەوە لا عقوبە ئیلا بینەزواتە ئەگەر بە نەسێک تۆ دیاری نەکردی بێ ناتوانانی ئێمە حلی قانونی بۆ دۆزینەوە بگورەگەشتا پێ بڕۆمەوەیەک تێبینی لەسەر قسەکانی کاک شاسوار بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەگەر یاساکە هەش بێت ئەبێ بەڕاستی بەجددی بیر لە جێبەجێکردنی بکرێتەوە زۆر یاسامان هەیە بە دەق یاسایی ئەتوانرێ ئەو هەندێک لەو کێشانی کە پەیوەندیان بە سایبەر سپیس و بە ئۆنلاین هەیە چارەسەر بکرێت بەڵام بێ بەڕاستی بیر لە جێبەجێکردنی بکەنەوە پاشان جێبەجێکردنی هەندێک لەو یاسانە بەڕاستی تەکنۆلۆژیایە بێ ئەو تەکنۆلۆژیا بخێتە بەردەم ئەو لە پەیوەندیدارانی کە ئەو کێشانە ئەچێتە بەردەمیان بۆ نمونە لە هێزەکانی پۆلیس و ئاسایش پێویستیان بە تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتو هەیە کە ئەو کێشانەی پێیەکلا بکەنەوە ئەو مۆزوعانەی پێیەکلا بکەنەوە ئێستا بەشێک لە کێشەکانی دیفێک چییە کۆمپانیا هەری گەورەکانیش ناتوان لە کاتی خۆیان بە خێرای ئەو کێشان چارەسەرکە نمونەیەکە بۆ باسکەم لە ساڵی 2020 لە هەڵبژارنەکانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا دیمەنێکی ڤیددیۆی نانسی پێلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بڵاو بووە ئاگاداری کراوە کۆمپانیای فیسبوک لە فیسبوک بڵاو کرایەوە کەەوە ئەم دیمەنە ڤیددیۆیە فیکە دواتر تەمان قسە لەسەرەوە کرا بەڵام فیسبوک یەکسەر بە خێرایی لا نەبر کاتێکی ویستا یەکلا بۆ کە ئەمە بەڵێ فیکە فیک نییە ئەمە لە ڕاستیا کێشەیەکە ئێمە چۆن بتوانین ئەو بابەتانە لێرە جیاب بکەنەوە ئەم تەکنۆلۆژیە زۆر بە خێرایی گەشەکە باش کەواتە ئاستێ چارەسەرکردن و کۆنتترۆلکردنی زۆر زەحمەتە کەواتە کاکاوکار دکتۆر ئاماژی بۆ کردکە ئێمە چۆن بتوانین ئەو بابەتانە لێک جیاب بکەنەوە ئەوەی کە لەم مەوزوعەدا زۆر گرنگە جاکردنەوەی ڤیددیۆیەکە کە فیکە لەگەڵ ڤیددیۆیەکی ڕاستی چونکە ڕەنگە کەسانی ئاسایی کاتێک تۆ بە چاو سێرێکی ئەو ڤیددیۆیاکەی هەمان شخصە هەمان سەوتە هەمان شێوازی قسەکردە ڕەنگە زۆر قورس بێ بۆ ئەوەی کە تۆ ئەم ڤیددیۆ جیاب بکەیتەوە بەڵام جەنابتان و کەسانی پسپۆر لە بوارەدا چۆن دەتوانن جیاوازی بکەن لە نێوان ڤیددیۆیەکی فیک لەگەڵ ڤیددیۆیەکی ئەسلیدا دەگومان گرنگترین شت لە درێکردن بەڕاستی و دروستی ئەو بابەتەوەیە کە خودی کەسەکە خۆی هۆشیاری هەبێ چونکە ئەم تەکنۆلۆژیای لێران ناوەستێ ینی لە پاڵەوەی کە ئێستا دیفیکەیە بەم جۆری ئێستا هەیە لەوانەیە لە 5 ساڵی داهاتووانەمێن ینی تازەترین گۆڕانکارەکانی کۆمپانیای فیسبوکمان بینی کە بەتەمایە گیانێکی خەیاڵی دروستکە واتە تۆ لە ماڵی خۆت من لە ماڵی خۆمەتوانین ئەمڕۆ بەروارێکدا بنین سەفەرێ بکەین بۆ ئیتالیا و لەوێ ئەتوانی تەکسی بگریت و لە تەکسی گرتنەکەیە بە شێوەیەشی حەقیقی پارە لە گرفانی تۆ ئەڕات واتە پارە ئەی لە شێوەی ئەو ئەکاونتی فیسبوکە تۆ کە پارەی لەسەرواتە شتەکە تجارەتە و ناتوانین بەر بەوە بگرین کە ئەمە لەکوێ ئەوە سێ بەڕاستیەکەی بەڵام بابەتی دیفیکیش ئەوەی کە ئێستا با بڵێن لە وڵاتانی جیانیش لە بانقەکان لە مؤسساتی حکومی لە دەستگاکانی ئەمن و ئاساییش وانە ئەوترێتەوانێ و ئەو کارمەندانی خۆیان لێ هۆشارەکەین و ینی تازەترین بابەت بانکی بازرگانی هۆنگ کۆنگ بوو لە ساڵی 2020 کە بە شێوەیەکی ئەمەرجنسی خاوەنی کۆمپانیاکە تەلەفۆنەکات و داوای بڕی 35 میلیۆن دلاری کرد بە پەلە بخرێتە سەر ئەکاونتێک و دەست بە جێپارەکەیان بۆ نارد بەڵام کە ڕۆژ بوانێ دەرکە و مدیری بانکەکە بە هیچ جۆرە ئاگای لەم شتە نییە واتە لە ڕێگەی دیفیکەوانێ بانکێکی پێشکەوتووی پڕ لە تەکنۆلۆژیای وەکو هۆنگ کۆنگیان با بڵێن خسۆتە ناو داوەکەوانی و بڕی 35 میلیۆن دلاریان لێ بردو کە نەش دۆزرایوانێ بۆیە سەرەتاترین شت ئەوەیە کەم کەسە
هۆشیاری هەبێ تۆ ناکرێ هەر ڤیددیوەیەک هەر فۆتوەیە کەوتە بەرچاوە کاردانەوە هەبێ لەسەری و بابەتێکی هۆشیاری لەوە گرنگتر بۆ حکومەی بەداوای لێبوردنەوە بابەتی دادگای ئێمە کەمێک کارەکانی خاوە زۆر کات کەسانێک کە تووشی کێشە بن هەوڵێن لە دەرەوەی دادگا بۆ هۆی خاوی پرۆسەکەوانێ هەوڵێن لە دەروی دادگا کێشەکانیان چارەسەر بکەن بۆیە ڕۆژانێمە وەکو کەسانی تەکنۆلۆژی زۆر کەیسی لەو جۆرەمانێت کە گەنجی ئێمە بەداخەوە خاصن لە ساڵی 2021 بۆ 22 کەیسێکی زۆرمان لەو حاڵەتە هەیە کە ئەم گەنجانی ئێمە ڤیددیویان ڕیکۆرد کراوە و هەڕەشی بڵاوکردنەوەی ڤیددیۆکانیان لێ ئەەکەن هۆکارەکەشی هەمان تەکنۆلۆژیە واتە کەسێک دانیشتۆم لە ماڵی خۆم دانیشتم قسە لەگەڵ کەسێک ئاکەم خۆم لێ کردووە بە ئافرەت هەر سەوتێکە من لێرەوە قساکە بە شێوەیەکی ئۆتۆماتیک ئەو بە سەوتی ئافرەت یەچێتە گوێچکەوە و ئەگەر داواشم لێ بکەی هەست بەسەر پێ بڕوان پێناکەی هەڵی شەشمە سەر پێ داوام لێ بکەی هەر جوڵەیەکە بۆ بکەم لەو کاتیا توانم هەمان جوڵەوە بۆ بکەم و لە مقابل ئەمە تۆ وا لەم گەنجاکە کە بڕوا بۆ کەسە بکەوازانە کەسێکی حەقیقیە بەڵام ئەگونجێ ئەو کەسە کەسێک بێ ئەسڵەن لە ژیانە نەما بێ یاخو کەسێک بێ خانمێک بێ هی وڵاتێکی تر بێ هی کلیپێک بێ ئیسا ینی لەم کاتەمە چی بکەین کاکاوکار لەو کاتەیە وڵی ئەمە زۆر باوە لێرەوە بەداخەوانێ ئەم کەسە لە ئابروچوونی خۆی ئەترسێ ینی تۆ من کە ڤیددیۆکەم بڵاو کرایەوە لە سوۆسیال میدیا و کە چوە هەندێک وێبسایتی پۆڕنەوانێ دادگاتوانێت دوایی چی بۆ من بکە بۆ نمونە یاخو شکال لە چی بکەم کە من نازانم و زۆر جارێ مە کەسەکانی ڕەنگە خەڵکیش قەناعەتت پێنەکە ڕاستیشی بکەیتەوە بەڵێ بگومان نام ڤیددیۆکە ڕاستی ئەوەی تۆ بەس ئەوەی کە تۆ خراویتە داواکەوانێ ئەوە فیک بۆ کە بەرامبەرە کراوە ئەو کەسە وجودی نەبوو تاکو ڤیددیۆیەکی توی دەستکەوتەوە دوایی داوای پارەت لەکە زۆر جار ینی ئەم کەسەکەش ئەدۆزینەوە بۆ نموناڵین ماڵەکەی گونجێ لە فلان شوێنە بێ یا کەسەکە ئەمەیە بەڵام بۆ خودی خۆشمان کێشێ ئێمە ناتوانین بچین لە دادگا لە بەرچاو کابرایکی مێر منداڵێکی تەمە 16 ساڵان من دابنێ بەدەست بم بە قورئانەکە بڵێم ئەم کەسەیە ینی لەوانێ لەو کاتەشا دادگا پێویستی بە شایەتی زیاتر بێ بە لیژنەیەکی با بڵین تەکنۆلۆژی بێ پێکی بێنێت کە هەموو ئاماژەکان ئاماژە بن بەوەی کە ئەم کەسە تاوانبارەوە نەچم کەسێ تاوانبارەکەم کە هیچ کێشەیەکی لەگەڵ منانە بۆیە زۆر جار منیش ئامادەنیم بەڕاستی خۆم خەمە ناو ئەم کێشەیەوە لەوانێ منیش دوایی تووشی دووبارە کێشەیەکی کۆمەڵایەتی ببم بەڵام خۆشبەختانە دەستگا ئەمریکانی خۆمان کەمێک لەم تەکنۆلۆژیانیان لە بەردەسایە پێویستە حکوومەتی هەرێم ئەم تەکنۆلۆژیایە لە دەستی حیزبەوانێ بگوازێتەوە بە دەستی حکوومەت بۆ ئەوەی بچێتە خزمەتی گشتیوانێ بچێتە خزمەتی خەڵکەوە ئەنی ناکرێت تۆ وڵاتەکەمان ئینتەرنێتێکی بێفلتەر هەر لە بڵاوبوونەوەی ئایپاد لە ئایفۆن و هەرچی کۆنەی جیازی کۆمپیوتەر و ئایپاد و ئایفۆنی وڵاتانە بە بێفلتەرەکرێ بە وڵاتەیە و ئینتەرنێتێکی بێفلتەری شداوەتێ و ئامادەژنی لە خوێندگاکانەوە یاخو لە دادگاکانەوە ناتوانانی هۆشیاری گەنجبێ بەڕاستی ئەمە کارەساتێکی کۆمەڵایەتی زۆرە خوڵخێنێ لە داهاتوە بوو. بەڵێ دەستان خۆش بێ دکتۆر کەواتە تا چەند گرنگە بەتایبەت لەناو خێزانەکان و تاکی شەرکەس لە لای خۆیەوە ینی ئەوەی کە دەبینی هەرێکێک مۆبایلێکمان پێ و ڕۆژانە کۆمەڵێک ڕسم و ڤیددیو ئەوە دەبینین تا چەند گرنگە بە کۆمنتەکانمان بە قسە ناشرینەکانمان بە جنێوەکانمان کاتێک کەسێک کەشتێکی وای لێ بەسەردی ڕەنگە خۆی لەلایانی دەرونیەوە زۆر وێران بێت زۆر پێویستی بۆ بێ کە قسەیەکی باشی بۆ بکرێ اینجا خەڵکی ئێمەش ماشەڵڵا ئەوەندەی کۆمنتی ناشرین دێت لەسەر ئەو بابەتانە بەڵێ کاتە ئەم بابەتە تا چەند گرنگە هەر یەکێک کەرتاکێک لە لای خۆیەوە بتوانین بەیەکەوە بۆ بنیادنانی کۆمەلگایەکی جوان بۆ ئەوەی کە مەترسی لەسەر خێزان و کۆمەلگاکەشمان دروست نەکە بۆ خۆمان هاوکاربی. بەڵێ بەرەوەی وەڵامی ئەو بدەمەوە بە یەک داتا لەسەر و بابەتە باسکەم. بەڵێ کۆمپانیاک هەیە کۆمپانیای دیپترس ئیشی چییە چاودێری ئەوە کە بزانێ ئەو بەرهەمانی کە بە دیفێک دروستکراوە سروشتی بەرهەمەکان چۆنە زۆر بەخێرەوە باسەکەم توێژنەوەکیان کردووە لەسەر تقریبان 14,000 سامپڵ لە ساڵی 2019 بۆ 20 ئەو توێژنەوە کراوە بوان دەرکەوتووە لە ساڵ 96 ئەو بەرهەمانی کە دیفێکە پەیوەندیان بە بابەتی سێکشوالیتیەوە هەیە پۆرنەوە هەیە ئەمە بەتابەتی زۆر کێشەیە بەشێکی با زۆری سۆشیال میدیا ئاراستەی کارکردن بەرهەمەکان بەو جۆرەیە و دیفێکیش هاتووەتە ناوە ئێستا زۆر مەترسیدارە بۆیە لە ڕاستیە ئەبێ زۆر بجددی لەسەر چەند ئاستێکار لەسەر ئەو بکەین کە ئێمە هۆشارەیەکی کۆمەڵایەتی هەم لەناو کۆمەلگا هەم بە تایبەت لەناو خێزانە بڵاوکەینەوانێ کە ئەبێت سوۆسیال میدیا هەر بابەتێک پەیوەندی بە ئۆنلاین سوۆسیال میدیاوە هەبێت زۆر بە وریانە بەکاربهێنرێت ئەوەی پەیوەندی بە ئۆنلاینەوە هەبێت ئیتر چ وێبسایتەکانە چ دارکوێ بکە ئەوە ژەکرێ ڕۆژە بە جدی قسە لەسەر ئەوە بکرێت چ دیفێک بە هەر شتێکی دیکە بێ ئەمە لە ڕاستی هۆشارێکی زۆر باشی ئەوێ و پاشان هۆشیاری یاسایی هەم لە ڕووی ئەخلاقی و خەڵک بزانە چۆن بەکارهێنێ ئیتیکی بەکارهێنانی سوۆسیال میدیا چییە وەکو بەکارهێنە
وەکو بەرهەمهێنەر دەستگاکانی ڕاگەاندن دەستگاکانی دیکە ئەبێت چۆن ئیش لەسەر بکەن بەرهەمەکانیان چۆن بێ ئێمە بەکارهێنەر خەڵک کە بەکاربەرە چۆن سوۆشال میدیا بەکاربێنە لە ڕووی یاسایی شۆڕێک بخرێ دەسەڵاتیش لە بەرژەوەندی و لە خزمەتی هاوڵاتیانە ئەمە خاڵێکی زۆر گرنگە نەک لە بابەتی جاسوسیکردن بەسەر کۆمەڵ و هاوڵاتیان لە بابەتی لە ڕووی خزمەتکردنی هاوڵاتیانەوە ئیش بکا بۆ ئەوەی کە ئەم کێشانە ئەگەر کێشە دروستکە ئەم بابەتانە چارەسەر بکرێت ئەمە مەوضوعێکە لە گەشەکردنێکی زۆر زۆر گەورە و زۆر خێرادا بێ زۆر بە خێرایی ئێمەش دەست پێ بکەنەوە و دەسەڵات و کۆمەڵگا ئەو کەسانێک کە ئەتوانن کۆمەڵگە هۆشارکەن و خێزان هۆشارکەنەوە بەجددی ئیش لەسەر ئەو بکەین ئیشی تیا بکەین بۆ ئەوەی کە کێشەی زۆر گەورەتر دروست نەبێت کە لە ڕاستی ئاسا کێشەکان دروست بوون لەناو خێزانەکانە کێشە هەیە کێشە بۆ گەنجەکانمان دروست بووە بۆ مناڵەکانمان تەنانەت حاڵەتی زۆر نەخوازراو هەیە گەشتوتە ئاسی ئینتیحار خۆکوشتن گەشتوتە ئاستی زۆر مەترسیدارتر ئەمە لە ڕاستیە ئەبێ بەجددی ئیش لەسەر بابەتێکی مەترسیدار باش کاک شاسوار تا چەند گرنگە کەسانی پسپۆر بەتایبەت لە مەجای تەکنەلۆژیا لە ناو دادگاکاندا هەبن دەستەخۆش بێ وڵا من هەر دەستخۆشی لە کاگاوکارەکەم بابەتێکی ڕوژانەویش خاو و خلیچکی دادگاکان لە یەکلایکردنەوەم دۆسیانەیە وا ڕوونکردنەوەیەکی تریش ئیزافەتەن بۆ قسەکانی دیارە هەرو ئەچینەوە سەر و بابەتێک کە یاساکانمان پێویستی بە هەموار هەیە و یاساکانمان کۆنن بۆی خێراتریکەن پێویستە بەدەر لە یاسای سزادان یاسای بنەما دادبینێ سزایەکانیش هەمواری تا بکرێتەوە و ڕێگاکان سەریعتر بکرێت بەڵام وەکو ڕوونکردنەوەیەک بۆی کە کەسێک تووشی ئەوە ئیحراجیە بێ لە بەردەم دادوەرا و سوێن بخوات بڵێ کامە ئەو کەسە بووە من ئەمەیە بۆ کاگاوکاری بەڕێز ڕاستکەمەوە ئەم جەریمەی لەبەرەوەی جەریمەیە کە لە اختصاصی لێکۆڵینەوەی دادوەر خۆیان نیە پەنا دەبات ئیستیعاناکات بۆ لایەنە هونەریەکان بۆ ئەو شوێنە تەکنیکیانە و ئەو ئەوانەی کە لە بواری ئایتیا ئیشەکەن دیارە لە ئێستادا چەند کۆمپانیایەک لەو بوارەیە ئیشەکات و لە بەڵگەوتاوانیش بەشێک کراوەتەوە و من پاڵپشت بۆ ئەوە دوو داواکاری پێ یەکەمینیان ئەوەیە داواکارم حکوومەت زۆر گرنگی بەم بابەتە بات و کارمەندی پسپۆڕ و سەرچاوی دارایی مرۆیی زیاتر بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە تەرخان بکات بە تایبەتی هەمانە لەو بوارەیە کارمەند زۆر محدودە یعنی کارمەندەکانمان ئێمە لە بەڵگەی تاوان هەمانە یعنی ئەو تەسەوڕ ناکەم بتوانن مەداراتی ئەو بەرنامە پێشکەوتوانە بکەن کۆمپانیامان هەیە جەنابی شەزانی کۆمپانیا لایەنێکی تایبەتە بۆ ئەوەی کە جارێکتر ئیشەکانمان دوانە خات و بێن سوێن بخۆن و ببن بە خەبیر ئەگەر حکوومەت خۆی کار لەسەر ئەوە بکات بە تایبەتی کە ئەڵێن حکوومەت دەسەڵاتی دادوەری بەشێکی تایبەت بکاتەوە بۆ دادگاکان لە ناو دادگای بێت بەشێکی تایبەت بکاتەوە کەسانی زۆر پسپۆڕ و توانای دارایی زۆر باش و مرۆییان بۆ دابینکە بۆی بتوانن زوو بە زوو ئەم کەیسانەیەک لای بکرێتەوە و خۆشببختانە من ڕوویدەم ئەەکەمە ئەو کەسانی کە بەتەمان ئەو کارانە بکەن ینی خۆشببختانە ئەمە شتێک نییە تۆ پێویستت بە بەڵگەی شاهید هەبێ بۆ یەکلایکردنەوەی ئەم کەیسە لەبەر ئێمە داتایە کە خەبیرەکە وتی بڵێ ئەم داتایە لەم فلانە کۆمپیوتەرەوە دەرچۆ لە هینی فلانە کەسە ئیدر تۆ پێویست بە شاهید نییە لەو کاتایە جەریمەکە سابتە لەسەری و محکەمە پێویستە لەسەری پاڵپشت بەو بەڵگەیە حکم لەسەر و کەساداد و خۆشببختانە ئێستا لە دادگاکانە بە یارمەتی ئەم کۆمپانیەکانی پەیوەندیکردن بە تایبەتی لە بواری موبایل و کۆمپانیەکانی ئینتەرنێت یعنی زۆر کەیسی حساس دۆزراوەتەوە و کەسی تاوانبار بە سزای خۆی گەشتووە زۆر باشە کاک هاوکار کۆتا قسەتان ئەگەر بە قوتی بە سوپاس دەکەم و ڕێنمای ئێوەش چییە لەم بابەتە بەڵێ بێگومان وەکو پێشتر ئاماژەم پێدا پێویستە گەنج بە تایبەت هۆشیاری زۆر بێ و بەدەر لەوە بە شێوەیەکی گشتی ئەتوانین سوود لە هەندێک تەکنیک وەربگرین لە کاتی تەماشاکردنی ئەو ڤیددیویانە زیاتر ئەتوانین ئیسفادە لە سەوتەکە بکەین کە درک بۆ بکەین ئەم سەوتە فەیکە یا فەیک نییە یەکێ لەو شتانە ئەوەیە کە هەمیشە سەوتە فەیکەکان لە وشە لێکدراوەکانە زۆر جار کێشە دروستەکەن واتە سەوتەکەیان ساڵ نییە ساوتەکەیان بێخەوش نییە یاخود لەو شانی کە لێکدراوە باناویبرین ڕۆبۆتەکە یاخود جیازە زیرەکە بە شێوەیەکی خێرا بەسەر ئەو شانەیە ئەڕابۆیە تۆی جۆگروە تۆی بینەر بخڵەتێنێت چکە کۆپیکردنی ڕاستە فریکوێنسی سەوتەکەی منی کۆپی کردووە بەڵام لە سایە سەی کۆپی نەکردووە واتە چەند سامپڵێک لە سەوتی منی لایە ئەگونجێ ئەو کەسی کە ڤیددیوەیەک بەناوی منەوە ئەکات کۆمەڵێ وشە بڵێت کە من پێشتر لە ڤیددیۆ کۆنەکانەوە بەکارم نەهێنابێ باشە بۆ ئەمە پێویست بەوە ئەکا کە کۆمەڵێ پیت لە سەوتە کۆنەکانی من دەرەهێنێ بە پێ لە گۆریزمەی کە هەیە و ئەلیچێنێتە پاڵیەک ئەمەوە ئەکات کە تووشی نسبەیەک لە غەڵەت ببێ لەو کاتەیە لایەنێکی تری ئەوەیە کە ئەم کەسە بە شێوەیەکی زۆر سروشتی چاوبڕۆی ناجوڵێنێ یعنی هەندێک کات کە دیقەتی ئەی بۆ نمونە بۆ تۆکسیان بۆ کردووە کاکاوکە
کە تەماشای بۆ نمونە ڤیدۆکەی باراگۆماکەی هەستەکەی شتێک ناڕوونە شتێک خەلەلە یەکێ لەو شتانەی تر ئەوەیە کە ئەگەر بە هێدفۆنێکی باش جۆ بگری لەبەر ئەوەی ئەمە ئامێرە مرۆڤ نیە قساکە هەمیشە لە باگراوندا جۆت لە نۆیزێکی کەم ئەبێ ئەو نۆیزە بریتە لەو تێکەڵبوونەی کە ئەو ئەیکا لە بینی وشەی س بۆ ش بۆ ئەوە چکە بە شێوەی پرۆبابڵەتی ئیشەکە واتە گریمانەی ئیشەکە ئەڵێ گریمان مەبەستی ئەو شەیە لەوانەیە مەبەستم ئەو شەیە نەبوو بێ بۆیە زۆر جار لە ئەسنای قسەکانە لە بری ئەوەی بۆ نمونە بڵێت چۆنی ئەڵێ چوونی وەکە ناخوێنێتەوە بەوەی خوێنێتەوە بۆی لەم شتانە یاتوانین کەمێ ورد بین وە درک بەوە بکەین و خۆشبەختانەش گوگڵ خەریکی بەرهێنانی کۆمەڵی سێرڤەرە هەروەها کۆمپانیای فەیسبووکیش کۆمەڵی سێرڤەر ئێستا لێکۆڵینەوەی لەسەرەکە لەبەر ئەوەی ئەم ڤیدۆی ئێستا ئەم کامێرایی لە بەردەم منایە ڤیدۆی منەکات کۆمەڵێ پرۆپێرتی هەیە کۆمەڵێ بداتای هەیە کە بە شێوەی باینەری ئیکاتە سەر ئەو ڤیدۆیی کە ڕیکۆرد دەبێت لە داهاتووە ئەو سێرڤەرانە ئەتوانن جیاوازی بکەن لەوەی کە ئەم ڤیدۆیە ڤیدۆیەکی تۆمار کراوە یاخود ڤیدۆیەکی دەستکاری کراوە دەستان خۆش بێت کاتی بەرنامەم هیچ نەماوە زۆر بە کورتی دکتۆر کۆتا قسەتان بە کورتی ئەوەیە کە ئەم تەکنۆلۆژیا و ئاماژە پێکرد زۆر بە خێرا گەشەکە لە ئاستێکە کە خێراەکەی تەسەور ناکرێن ناتوانانی پێشبینی بکەی بەڵام ئەو کە زۆر گرنگە ئەوەیە وەکو ئاماژەمان پێکرد بە جددی ئیش لەسەر ئەوە بکرێکە کۆمەڵگە تاکەکان بپارێزرن ڕوبەڕووی مەترسی نەبنەوە بەهۆی ئەم تەکنۆلۆژیاوە ئەمە بەکاری هێنرێک کێشەی تەکنۆلۆژیای نوێژ ئەوەیە کە زۆر بە ئاسانی ئەگاتە دەستی خەڵکی ئاسایی بەکاری هێنن خەڵکیش ناتوانێت زۆر بە ئاسانی لەبەرەوەی کە بینینی دیمەنێکی ڤیدۆی بۆ کەسێک کە بەکارهێنەری بۆ نمونە تۆڕی کۆمەڵاتی تیکتۆکە تەنها یەک زەرسەریەکە لێ ورنابێتەوە کە ئەمە ڕاستەیاننا ڕەنگە جارێک نەچێتەوە سەری ڕەنگە بە دوای ئەوەشان نەچێت کە یەکلای کاتەوە ئەم قسەیە کە کراوە ئەم کەسە بەڕاستیوە ئەڵیاننا بۆیە ئەمە کێشەی کۆمەڵایەتی بەڵام ئامانج لەم بەرنامەی خەڵکە ئەو شتانی کە لە سیاسیا بەکاری هێنرێ ئەمە لە کێشەی کۆمەڵاتی لە ئەکەوێتەوە و بەڕاستی بابەتێکی جێ مەترسیە دووشت لە کۆتاییە یەکەمینیان هەموارکردنەوەی یاساکان دووهەمینیان بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی کە زۆر زۆر گرنگە ئێمە هەموو لە دوای نەتیجە قسە نەکەین ئێمە پێشوەختە ببینە چارەسەر بکەین زۆر ئاسانە ئێمە ئەگەر وەزارەتی پەروەردەداوە لە سندیکای پارێزەران کە ئێمە و کۆمەڵی پارێزەری تری خۆبەخش ئەتوانین لە خوێندنگاکانە مانگانە ئەگەر یەک دەرسیش بێ بەڕاستی ئیسیفادەیەکی زۆریە بێت و ئیسفادەیەکی زۆر بە کۆمەڵگاکات دەستان خۆش بێت هاوکار ئاسۆ ئەندازیاری گەیاندن و ئایتی سپاس بۆ بەڕێستان دکتۆر هونەر ڕەسوڵ مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێزیشتان شاسوار ئاتا بەرزنجی پارێزەری ڕاوشکار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان بە هیوای ئەوەی سودێکمان گەیان بێت تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە